ئەو پانێلەی کە بۆ ڕێکخراوەکانی ئەندام لە یەکێتی نێونەتەوەی لاوانی سوسیالیست ئینتەرناسیۆناڵ سوسیال دموکراتدا دانرا بوو، ئێمە وەک ئەندام لە کوردستانی ڕۆژهەڵات ئەو بەحسەی کە لە خزمەتتانە باسی دەکەین هەر هاوتای ئەو بەڕێزانە و باسەی کە پێشکەشی دەکەن لەسەر ڕۆڵی کورد و دەرەنجامەکانی و لە ڕوانگەی ئێمە وەکو هێزەکانی کوردستانی ئێرانیانە و ڕێکخراوانەی کە کاری ڕێکخراوەی تایبەت بە لاوانەکەین نەزەر و بیر و بۆچوونی خۆمان سەبارەت بەو پرسەی کە ئێستا لە گۆڕێدایەوە مەسەلەیەکی ئەساسی بە نێوی داعش لە ناوچەکەدا هاتۆتە ئاراوە لە خزمەتتانە عەرزی دەکەین. دیارە ئەگەر من بە شێوەیەکی گشتی بابەتەکەی خۆم کە لەو بیستەقەدا بۆ من دانراوە بە کۆمەڵێک پرسیار دەست پێ بکەم، دوایش بەپێی توانەوە بەپێی ئەو تەحلیلەی کە هەمە بگەین بە دەرەنجامێک کە ئێمە ئەنجامێک وەربگرین لەو کۆنفرانسەوە لە واقع ئامانج و استراتیژی و هەدەفی ئێمە لە بەڕێوەبردنی وەها کۆنفرانس گەلێک چییە؟ یەک ئەوەی کە ئەو پانێلەی کە دانراوە ڕۆڵی کورد و دەرەنجامەکانی پرسی کووردە، ئەوەی کە ئێمە وەکو کورد لەکوێی هاوکێشە سیاسی و معادلاتی سیاسی لە واقع منتەقەی و جیهانیین. دوو، ئێمە وەکو هێزە سیاسیەکانی کورد لە هەموو بەشەکانی کوردستانە چۆن بەرخورد ئەکەین بەم هاوکێشە سیاسیانەی کە لە ناوچەکەدایە. سێ، لە واقع ئەم شەپۆلە گەورە و بەهێزە گۆڕانکاری کە لە ناوچەکەدا هاتۆتە ئاراوە و هاوڕێیان لە پانێلەکانی پێشووشدا باسییان لەسەر کرد، ئێمەی کورد بەرەو کوێ دەبا و لە واقع ئێمەی کورد کە ئێستا وەکو هێزێکی گەورە بە تایبەتی هێزی پێشمەرگەی کوردستان شەڕی دنیا ئەکات بەرامبەر بە هێزێکی گەورەی تروریستی داعش لە واقع دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام و ئەوەی کە دنیای ئەترافی پێکردووە ئەگەر سەردەمانێک هێزە بڕیار بەردەستەکانی نێونەتەوەیی بە تایبەتی وڵاتانی بڕیاردەری جیهان بەلابەلایش باسی پێشمەرگەیان نەدەکرد، تەنانەت زۆر جار هێزە کوردیەکانیان لە لیستی ڕەشی خۆیاندا بەکاردێنا وەکو هێزێکی چەکداریان کە هەبووەوانە ئەوڕۆ دێن لە بەرزترین ئاستەکانە وڵاتە بڕیاردەرەکانی جیهان باسی پێشمەرگە، بەرخوردانی هێزی پێشمەرگە و لە واقع لە ئاستی هەر بەرزی دنیا لەگەڵ پێشمەرگە و شەڕبان و گریلا و هەموو ئەو کەسانی کە لەو معادلە سیاسی قەرار دەگرن نێویان دێنن و بە سەربەرزیەوە نێویان دێنن و نێوی پێشمەرگە بۆتە نێوێکی مقدس لە ئاستی هەموو دنیا. بە دوور لە هەموو ئێحساسات و هەر جۆرە بیرکردنەوەیەکیش ئێمە واقع بینانە دەبێت سەیری لێ بکەین. ئێمە وەکو کورد ئێستا دابەش کراوین بەسەر 4 وڵاتە. 4 وڵات سەرفە نەزەر لەوەی کە بەشێکی زۆری تر کوردستان دەباتەوە بۆ سەر دەریای ئازاد و دەیگەێنێتەوە خەلیجی فارس و هەر کەسێک و بە شێوەیەک لانی کەم ئێستا ئێمە بەسەر 4 وڵاتە دابەش کراوین: عێراقە، ئێرانە، سووریە و تورکیەیە. هەر کام لەم وڵاتانە بۆ خۆیان نەوع بیرکردنەوەیەک و جۆرە سیستماتیک بەرخوردکردنێکیان هەبووە بە نسبەت قەزیی کورد لە هەموو بەشەکانی کوردستاندا. لە واقع جۆرە بیرکردنەوەیەک یان جۆرە خەبات و مەبارزەیەک ئەگەر لە کوردستانی ئێراندا هەیە، ئێمە ناکرێت بیڵێن ئەو جۆرە خەباتیش لە کوردستانی عێراقا دەکرێت یان ئەو جۆرە خەباتیش لە باکووری کوردستان یان ڕۆژاوای کوردستانە. هەر کامێک لەم سیستمانە بۆ خۆیان نەوع تەعاملێکیان هەبووە بە نسبەت قەزیی کورد لە ئەو بەشەی کە کورد لەو بەشە قەراری گرتووە. و یەکێک لەو مەسەلە گرنگانیش ئەوەیە کە زۆر جار ئەگەر لە عێراقدا کورد تەنیا بەرامبەر بە نەتەوەیەک بەرامبەر بە عەرەب قەراری دەگرتیان لە کوردستانی تورکیە و سووریە تەنیا بەرامبەر بە تورک و بیری تورکی و عەرەبی قەرار یەگرت، تۆ دەبینی لەولاوە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هاوکێشەکەی لەگەڵ بەشێکی زۆری نەتەوەکانی دیکەی عەرەب هەیە، بەلوچ هەیە، فارس هەیە، ئازەری هەیە، تورکەمەن هەیە و زۆر لایەنی دیکە. لەو پەیوەندیەدا هەر یەک لە بەشەکانی کوردستان بۆ خۆیان خەباتێکی ڕزگاری خوازیان هەبووە بۆ بەدەستهێنانی مافەکانیان. ئەم خەباتە و ئەم بەرخۆدانە و ئەم مبارزە و تێکۆشانە لە ڕاستای وەڵامدانەوە بە چی بووە؟ ڕاستای وەڵامدانەوە بە نەبوونی ئاشتی، ئازادی، دیموکراسی و دادپەروەری کۆمەڵایەتی بووە. و لەو پەیوەندیەدا بە باوەڕی من بەشێکی زۆری هێزە سیاسیەکانی هەر 4 پارچەی کوردستان کە واقع بینانن لەسەر مەسەلەکە بیریان کردووەتەوە و لە واقع خوێندنەوەیەکی ئیجابیان بۆ مەسەلەکە بووە،
خەبات بۆ بەدەستهێنانی دێموکراسی و دیموکراتیزەکردنی وڵاتەکەیان پێش تەنانەت خەبات بۆ مەسئلەی نەتەوایەتی و تەنانەت مەسئلەی چینایەتیش قەرارداوە. تۆ ئەبینی دروشمی استراتیژی تاکتیکی ڕۆژانەی بەشێکی زۆری هێزە سیاسیەکان لە پێشە داواکردنی دێموکراسیە. تۆ دەڵێ دێموکراسی مەسەلەن بۆ عێراق ئەو دەم حکومی ذاتی یان فدراڵی بۆ کوردستان، دێموکراسی بۆ ئێران بۆ ئەو دەم فدراڵی یاخود مختاری، یان لە هەر قالبێکی دیکە هێزی سیاسی شۆڕژگەری شەیە داوای سربەخۆیی دەکات. ئەوە دەمێنێتەوە لەو معادلە سیاسی کە ئێمە وەکو کورد هەمانە چەندە لە هاوکێشە سیاسیەکە وڵاتانی بڕیاردەری جیهان لەسەر بە تایبەتی پرسی سربەخۆی قسە دەکرد کە لەو پەیوەندیشدا ئەمن قسەی خۆم بەیە. و لەو پەیوەندیدا من بە باوەڕم خەباتکردن بۆ دیموکراسی و بەدەستهێنانی مافت دێموکراتیکەکان زامنی سەرەکیە بۆ پاراستنی مافی نەتەوایەتی و چینایەتی و زۆر شتی دیکە. ئەگەر دێموکراسی لە وڵاتەکە بە هیچ شێوەیەک حاکم نەبێ، هیچ زەمانەتێکی ئیجرایی نییە بۆی کە نەتەوەی کورد لە هیچ یەک لە بەشەکانی کوردستاندا بتوانێت تا سەر درێژە دەربە و مافانەی خۆی بدا. هەر ئەو ڕۆیەوە دەبینن ئەگەر ئەو دێموکراسی تەوافقی کە لە عێراقی فدراڵدا هەیە ئەگەر وجودی نەبێ، زۆر جار بووە ئەو دەستکەوت و لە واقع معادلاتی سیاسیە کە لە کوردستانی عێراقدا هاتۆتە ئاراوە کەوتۆتە خەتەرەوە. ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەبووە پێش ئەم مەسەلەی داعش، هێرشی مەسەلەن فرقەی 12 سوپای عێراقیشمان هەبووە لە حاڵەکە سوپای پێشمەرگە بەپێی دەستور بەشێکە لەو سوپایە. یان زۆر مەشاکل و گرفتی نەناردنی بوجەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، کەواتە بە باوەڕی من دێموکراسیەکە خەباتکردن بۆ دێموکراسی پێش مەسئلەی نەتەوایەتی و مەسئلەی چینایەتی و زۆر شتی دیکە دێتە ئاراوە. بەڵام لەو پەیوەندیەدا ئێمەی کورد کە ئێستا بەرخورد دەکەین لەسەر مەسئلەی داعش، ئەوەی کە دەڵێن دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام، یا ئەوەی کە لە ئەدەبیاتی نێونەتەوەیە پێڵەن ئیسلامیک سیستم ئاف عێراق و سووریا، ئێمەی کورد چۆن بەرخورد دەکەین لەگەڵ مەسئلەیەدا و ئەم مەسئلەیە لە کوێوە سەرچاوە دەگرێ، خەتەری چەندە و ئێمە دەبێت چۆن بڕوانین بە قەزیەی داعش و لە واقع داعش بەرەو کوێمان دەبات. هەلومەرجێکی سیاسی هەستیارە و بە باوەڕی من دەبێت هەموو هێزە سیاسیەکانی کوردستان لە هەموو بەشەکانی کوردستاندا بە وردبینی تەواوە لەسەری بڕۆن. دیارە مەسئلەی مێژووی سەرهەڵدانی بزوتنەوەی ئیسلامیەکان، ئیسلامی سیاسی و لە واقع فەندەمنتالیزمی ئیسلامی، هاوڕێی بەڕێز کاک مەلا بەختیار بەیانی بە وردی مێژوەکەی ئیشارە پێکرد. ئەگەر ئێمە بین ئێستا ئەو فەندەمنتالیزمی کە لە ئارادایە نەتیجەکەی چییە و ئەنجامەکەی چییە و بە کوێمانی گەیاندووە، بە بڕوای من ئەو قۆناغە جۆر بە جۆرانەی هاوکێشە سیاسیەکان لە ئاستی دنیادا، چ لە سەرجەمی دووجەمسەریدا، چ ئێستا هەر لە ئاپارتای دەو بگرە تا گەیشتۆدە فۆدالیزم و دوای فاشیزم و کۆلۆنالیزم و سوسیالیزم، کاپیتالیزم، ناسیۆنالیزم، لیبرالیزم، ئێستا ئێمەی گەیاندووە بە قۆناغێک کە بەرخورد دەگەین لەگەڵ تێرۆریزم، لەگەڵ فەندەمنتالیزم. و کورد لەو هاوکێشە سیاسیەدا دەورێکی سەرەکی دەبینێت لە شەڕی جیهانی دژ بە ترۆر. جا ترۆرەکە چەندە دەوڵەتیە و ترۆرەکە چەندە لەلایەن گروپێکی گەورەی ئیسلامی وەکو داعش کە بە قەوڵی خۆی دەڵێ خلافەتێکی ئیسلامی گەورە لە عێراق و شامدا دروست دەکات. مەسەلەی سەرەکی لە فەندەمنتالیزم و ئیسلامی سیاسی و ترۆریزمدا ئەوەیە کە ئەم جۆرە بیرکردنەوەیە بە تەواوەتی دژایەتی هەیە لەگەڵ مۆدێرنیتە و پۆست مۆدێرنما و بە تەواوەتی دژایەتی هەیە لەگەڵ مەسئلە نەتەوەیەکانە، چونکە ئەو پێی وایە ئەگەر بە تایبەتی لە جیهانی عەرەبدا هەر نەتەوەیەک بە مافی خۆی بگا، هەر نەتەوەیەک بە مافی چارەنووسی خۆی بگا، ئەمە دابەش دەبێت ئەم نەتەوەیە بەسەر چەندین وڵاتە، ئەو داوای ئومەتی ئیسلامی واحداکە لە واقع. و مەسەلەیەکی ئەساسیش کە لە خزمەتتانە لە سەرەتا باسم کرد مەسەلەی نەبوونی دێموکراسی بووە لە ناوچەکەدا و ناونچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە کە ئێمەی کوردی تێدا هەڵکەوتوین. بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەو بەو شێوەیە بۆتە بورکانێکی گەورە بۆ پەرەبدان بە ئیسلامی سیاسی، بۆ هێزە تۆندڕەوەکان و لە واقع بۆتە مەرکەزی سقلی معادلاتی سیاسی لە ئاستی هەموو دنیادا. ئەوەیە کە لەم ناوچەیە یەک دێموکراسی نییە، دوو مافی نەتەوەی نییە، خەڵک بە مافەکانی خۆی نەگەیشتووە. سەرەتاییترین مافەکان لە ئاستی هەموو دنیادا کە بۆ هەر نەتەوەیەکەیە لە وڵاتی سوید لە ئیتحادیە ئوروپا، ئەگەر لە شارێکدا 4 کورد بژی
موظفە حکوومەتی لۆکاڵی ئەو شارە قوتابخانە بۆ ئەو چوار کوردە دابین کا بەڵام تۆ دەبینی حەشیمەتێکی 40 ملیۆن کەسی وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت لە سێ پارچەی کوردستانە تام ساڵانی دوایی تەنانەت لە مافی زمانی زگماگی ئەگەر لە کوردستانی عێراقدا مەسەلە کوردیەکەی شات بۆ ئاراوە لە بەشێکی دیکەی کوردستاندا تەنانەت بە کوردیشی نێو نەدەبرد پێی دەکوت تورکی شاخی و لە ڕۆژئاوای کوردستان ئەسڵ ناسنامە و هۆڤیەتی لێسەند بووە کەواتە ئەم منتەقەی کە ئێمە تێداین وەکو ڕۆژهەڵاتی نێوەڕاست سەرچاوەی سەرەکی ئاینی جۆرا و جۆر مەزهەبی جۆرا و جۆر نەتەوەی جۆرا و جۆر و لە واقعە سەرچاوەیەکە بۆ پڕکردنەوەی قازانج و بەرژەوەندی جۆرا و جۆری هێزە بڕیاردەرەکانی جیهان هەر کامێک لەوانە بۆ خۆیان معادلاتی سیاسی تایبەت بە خۆیانیان هەیە ئەو ئیسلامە سیاسی ئەگەر ئێستا پەرەی گرتووە و سەرچاوەکەی تۆ دەگەڕێتەوە بۆ کاتێک ئەگەر دنیا دوو جەمسەری بوو کاتێک سەرکردایەتی بەرەی کاپیتالیزم ئامریکا دەیکرد و بەرەی سۆسیالیزم ئەگەر یەکێتی سۆڤیەت دەیکرد بۆ پەرەنەدان و پەرەنەگرتنی ئیسلامی سیاسی زۆر جار بووە ئامریکا وەکو سەرکردایەتی بەرەی سیاسی کاپیتالیزم کە ئێستا لە واقعە سەرکردایەتی بەرەی هاوپەیمانی دژ بە و ئیسلامەکە زۆر جار یارمەتی دەربووە بۆ هێزە ئیسلامیەکان بۆی کە کۆمونیزم پەرەنەگرێت بە هەر حاڵ خۆتان نەبینن ئەمە معادلاتێ واقعیەت شتێکی دیکەیە و خەیاڵات زۆر جار شتێکی دیکەیە جا بۆیە هەر ئەو ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بەپێی ئەو مێژوو هەتا ساڵی 1989 لە 13 وڵاتی دنیا ئەگەر باسی هەڵبژاردن نەدەکرا خەڵک لە مافەسەرەتایەکانی بێبەش بوو هەشتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە هەڵکەوتووە لەو 13 وڵاتە 11 وڵاتیان ئەندامی ڕێکخراوی کۆنفرانسی سەرانی ئیسلامی منتەقەکە بوون جا لەو پەیوەندیدا ئیستا هێزێک هاتووە بە نێوی داعش ئەو هێزە لەسەر ئەساسی بیر و بۆچوونی زێدەخوازی دژ بە بۆچوونی شیعە دامەزراوە بەڵام لەو پەیوەندیەدا ئەمن وەکو خۆم وەکو تەحلیلی خۆم پێم وابێ یەکگرتنەوەیەک لە ئاستی سەرکردایەتی ئەم دوو هێزە وەکو داعش کە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شامە و لە واقعە بەرەی سوننە بۆ خۆی دەیهەوێ ڕێبەرێتی بکە و دژی زێدەخوازی شیعە کار دەکا پێم وابێ یەکگرتنێک بۆ وەدیهێنانی قازانج و بەرژەوەندیەکانیان یەکی گرتووە و لەو پەیوەندیشدا بە باوەڕی من ڕۆڵی سەرەکی و پاڵپشتی هەرە گەورە من وەکو خۆم بۆ داعش خودی کۆماری ئیسلامی ئێران دەبینم بە دەلیلی چی یەک هەر ئەو ناوچانەی کە ئێستا داعش تێیدا حکومڕانی و قەڵەمڕەوی و تێکۆشانی خۆی دەکا ئەو ناوچانە لە واقعە بەرژەوەندیەکانی خودی هێزی سیاسی ئیسلامی شیعە تێدا مۆیەسەر نابێت بەرژەوەندیەکانی ئەو تێدا کانگیر نابێت ناوچەیەکی سوننە نشین بووە وەختی خۆی بە هەر حاڵ لە دەسەڵاتە بوون لە سەردەمی حکومڕانی ڕژیمی بەعسی ڕووخاوی پێشوودا ئێستا ئەو لەوێ بەدەسەڵاتە و هەموو ئەو ناوچانیش کە ئەو گرتوویەتیەوە لە واقعە مەترسیدارن بۆ بەرژەوەندیەکانی هێزی سیاسی وەکو ئێران کە ناتوانێت تێیدا سەقامگیر بێ و مەسلەیەکی دیکەش کە بۆچی داعش بە بڕوای من هێرشی کردە سەر هەرێمی کوردستان ئەویش بە پاڵپشتی کۆماری ئیسلامی بوو لەبەرەوەی کە پێش دەی شەشی 2014 گوتارێکی سربەخۆی خوازی مەسئلەی وەدەستێنانی مافی چارەنووس و زۆر شتی دیکە لە ئارادا بوو بە بڕوای من لەلایەن خودی ئێرانەوە ئەم هێزە بەرەڕووی هەرێمی کوردستان هات بۆ دوو هەدەف یەک ئەوەی کە بە نەوعێک هەرێمی کوردستان سزا بدرێت کە نەخێر ئێستا کاتی ئەوە نییە تۆ داوای سربەخۆی بکەی دوو بە نەوعێک لە واقعە ڕوخسارێکی جوانی پاڵپشتیکردنیش نیشان بدرێت کاگەر مەترسید لەسەر من دەتوانم هاوکار و یارمەتی دەرت بم کە لەو بەیوەندیەدا بە بڕوای من هەموو ئەو شوێنانەی کە ئێستا داعش تێیدا حکومڕانی دەکات بە نەوعێک لە نەوعەکان لە قازانج و بەرژەوەندی ئیسلام و ئەو هیلالە شیعەیە کە لە ناوچەکە لە ئارادایە و زۆر جار باس لەوە دەکرێت مفەسرانی گەورەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە تایبەتی عەرەبەکان بە تایبەتی لە تەیفی سونیەکە کاتێک کە داعش هێرشی کردە سەر مووسڵ باس لەوە دەکرات تەنانەت لەگەڵ بڵین فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقەوە کە خودی نووری مالکی بوو لەوە کراوە ئەمە ڕەنگە بەڵگەیەکی وا لە بەردەستانەکە بە خودانێک نەکرێت و بە نەزەری من داعش کە گەشە سەردنێکی بەرچاوی بەخۆیە و بینی ئەو زوڵم و زۆرە بوون کە لە کاتی حکومڕانی پێش بەڕێز عیبادیدا لە عێراقدا لە ئارادا بوو هەر ئەو زوڵم و زۆرە کە لە ناوچە سونن نشینەکانە دەکرا بە زۆر هۆرکار دەیگەڕاندەوە بۆ ئەو کاتی کە لە کاتی حکومڕانی خودی سەدام حوسەینە لە ناوچە شیعە نشینەکانە دەکرا ئەمە هەستی ئاینی
و هەستی مەزهەبی سونەکانی ڕوخان و لێک هەڵوەشانەوەی کتوپڕی ئەرتشی عێراق لە سەردەمی بەعسا وای کرد کە ئەو معادلە سیاسیە لە دەستی ئەو هێزا و پەیمانانە دەربچن لە کاتی ڕوخانی ڕژیمی بەعسی عێراقیدا و ئەمانە هەموو دەستیاندا بە دەستیەک تاکو بتوانن لەو پەیوەندیەدا ئەوە شێوەی هێزێکی گەورە دروست بکەن. لەو پەیوەندیەدا ئێمە وەکو کورد بە نەزەری من ئێمە ئەرکمانە وەکو هێزە سیاسیەکانی کوردستان وەکو ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان لە هەموو کوردستاندا یەک دەبێ شعاری ئەساسی و دروشمی ئەساسیمان دموکراسی بێ. دوو ئەو سیما جوانەی ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانە نیشانی دەرەوە دەدرێ پێکەوە ژیانی ئاشتیانەی کەمینەکان نەتەوەکان ئاینزا جۆرا و جۆرەکان مەسیحیە کلدانیە نیشانی دەرەوە دەدرێت پەرەی پێ بدرێت. وەسێ بە باوەڕی من دەبێ هێزە سیاسیەکانی کوردستان لەسەر گوتارێکی هاوبەشی نەتەوەیی لەسەر ئەساسی دەخاڵەت نەکردن لە کاروباری پارچەکانی دیکەی کوردستانە. کوردستانی ئێران بە هیچ شێوەیە ناکرێت دەخاڵەت لە کوردستانی عێراق بکە بۆ سیستمی حکومڕانی. هێزی سیاسی ڕۆژئاوا نابێت دەخاڵەت لە باکوورا بکە، باکوور نابێت دەخاڵەت لە باشوورا بکە. بە پرینسیپ قەراردادان و حرمەتدانان بۆ هێزی سیاسی هەر پارچەیەکی کوردستان ئێمە دەبێ خاوەنی گوتارێکی هاوبەشی سیاسی نەتەوەیی ئاشتیانە و دیموکراسی خوازانە بین. ئەگەر ئێمە وەکو نەتەوەیەکی 40 ملیۆنی وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت لەم قۆناغە لە هەستیارەدا کە پێی داتی دەبڕین بە باوەڕی من گوتارێکی هاوبەشی ئاشتیانەمان نەبێ و دابەش نەبین بەسەر ئەو بلۆکە سیاسیانەی کە لە ناوچەکەدا هەیە بە بڕوای من کورد چۆن ئێستا شەڕی هەموو دنیا دەکا کورد دەتوانێت وێڕای پاراستنی بەرژەوەندیەکانی هێزە بڕیاردەرەکان لە ناوچە بەرژەوەندیە باڵەکانی خۆیشی کە ئاواتی هەموو کوردێکە کە سربەخۆیی کوردستانە جا چ بە شێوەیەکی گشتی چە هەر لە پارچەیەکی کوردستانە 20 وڵاتی عەرەبی هەیە با 4 وڵاتی کوردی شەبێ ئەوەش ناگەڕێنمەوە بەو خەیاڵاتی کە ئێستا هەیە واقعیەتە. بەڵام ئێمە دەبێت گوتارێکی هاوبەشی نەتەوەیمان هەبێ و لاوانن خوێندکارانن و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنین کە ڕەنگە بتوانن لەبەرەوەی کە بەخۆشیەوە ئەکسەریەتی حەشیمەتی کۆمەلگای کورد لە هەموو بەشەکانی کوردستانە خودی لاوان و هێزێکی ئەوڕۆیی کە لەگەڵ دنیای مۆدێرنیتەدا پەیوەندی هەیە و لەو دنیا پانوبەرینەدا دەتوانن دەستکەوتێکی گەورە بۆ کورد و کوردستان بەدیبێنن. زۆر سپاس.